بنراني برای اصلاحتان لبه بردامین ل برنامه كمان فرمو كاك سادات راسيا إما نكوينا دفاع لحكومة وإما نابنا حامي حكومة خوي أجنداي خوي هي برنامج خوي هي مناقشه کردنی پروژه بودجه لنلانی حکومت لناو پەرلەمانی کوردستان بوون بەڵام لە ڕاستیە ئێمەش بەرنامە و ئەجندای خۆمان هەیە بە پێی سیاسەتی خۆمان و بە ڕوئیای خۆمان خزمەتکردنی خەڵکوا ئەبینین و ئەمەش دەرفەتێکی دیموکراسیە ئەبێ ئەوانیش و ئێمەش متفق بین لەگەڵ ئەم ململانەیە ئەوەی پەیوەندی بە گرفتی بودجەوە هەیە لای من لە ڕاستیدا ئەوەیە لە هەرێمی کوردستانە تا ئێستا ئێمە نازانین بودجە لە عێراق چۆن دابش ئەکرێ لە کاتێکا بە پێی مادەی 114 دەستوری عێراق ئێمە بەشێکین لەو پرۆسەی دابشکاری داهات و میزانە بەسەر هەرێم و پارێزگاکاندا و هەروەها زۆرێک لە پرۆژەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان دەستنیشان کراوە بۆ کۆمپانیا ئەهلیەکان و کۆمپانیەکانی و بەرهێنان و کەرتی تایبەت کە ئەمە بەلای ئێمە جێگەی نیگەرانی و هەروەها هاتنی بودجە لە درەنگوەخت بە پێڕەوی ناوخۆ ئەبێت چەند مانگێک زووتر بکات بەڵام تا ئێستاکە نەتوانراوە ئەگەر بەراوردی کە بە ساڵانی ڕابردوو بەڵێ زۆر زووتر ئەگا بەڵام هێشتاکە ئەمە بەشێکە لەو کلێنانەی کە هەیە و من تەسەورمایە داهاتی نەوت و سامانە سروشتەکان هێشتاکە غەموزی تێدایەوە ئەمە بەشێکە لەو پرۆسەی کە ئێمە دەستمان پێکردووە لە ڕابردوودا بڕێک پارە بە ناوی پەرەپێدانی پارێزگاکان 250 میلیۆن دلار هاتە پەرلەمان ئەمە بوو بە ئەساسێک ئێمە ئەبێ فشاری زیاتر بکەین بە هاوکاری ئۆپۆزیسیۆنیش لەسەر خاڵە ئیجابیەکان بڵین بڵێەوە خەلەکانیش دەستنیشان کەلێنەکان پێکەوە پڕکەینەوە ئەمە بێتە نێریتێک ئەوەی لە ڕابردووە ڕوویداوە گرفتی گەورە بووە بەشێکی زۆر پارەی داهاتی نەوت دیار نییە تا ئێستاکە ئیسراریش ئێمەش ئیسراری لەسەرەکەینەوە نەهاتوۆتە پەرلەمان کاکسەر ئەم بەخشی پرسیارەکەم ئەەکەمەوە کوێستان خان باسی لە کۆمەڵێ کەلیان کرد لە بودجەی پەسەندکراوی هەرێمی کوردستانە کە تێپەنەراو و سەرۆکی هەرێم موافقەتی لەسەر کردو ئەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەم کەلێنانە ڕاستەوخۆمانای ئەوە ئەگەیەنێ کە بەشێکی بەرچاوی سامانی گشتی بودجە بە فیرۆدرا و لەژێر ناوی پرۆژە و بابەت و عینوانی جیاوازەوە پرسیارەکەی من ئەمەیە ئایا ئەم بە فیرۆدانە ڕاستە ئەگەر ڕاستە بۆ هێشتان تێبپەڕێ ئەگەر ڕاست نییە چۆن هێشتاکە بە فیرۆدان نهاتوو چونکە بودجەکە تازە لە جێبەجێبوون ئەمە خاڵێک جێبەجێبوونێمە بەس ئەو پرۆژەیە کە پەسەند کراوە بەبێت جێبەجێبوون دقی یاسایی پرۆژەکە ئەمە خوێندنەوەی جاجای بۆ ئەکرێ ئەو بە زۆرێک کێشەکەی کەستانخان بەدیدی خۆی خوێندوێتەوە بۆیە پێی وایە لای من کەم و کوڕی تێدایە لای من هەموو شتێک تەمام عیار نییە و کۆمەڵێک مەسەلە هەبوو ئێمەش خوازیار بووین جێبەجێ بێتەوە جێ نەبووەتەوە لە ڕاستیدا ئەمە پەیوەندی بەو جەدەلە سیاسی و جەدەلە فکری و فەلسفی و هەیەکە لە هەموو پرۆژە یاسا و بڕیارەکانە لە پەرلەمانی کوردستان نە هیچ پرۆژە یاسایەک نە هیچ پرۆژە بڕیارێک لە ناویشا بودجە بەدڵی کەس نابێت لە ڕاستیدا بۆیە ئێمە ئەبێ خۆناغ بە خۆناغ ئەم پرسانە تێپەڕێنین بۆ نمونە بۆ پڕکردنەوەی کۆمەڵێک کەلێنی گەورە کە لە ڕابردوودا هەبووە ئێمە تەڕەحمان کرد دە لە سەتی بودجەی تەشغیلی بچێتە سەر ئیستثماری بۆچی بۆ ئەوەی ئێمە بتوانین سلفەی زەواجی پێ بدەین بە گەنجان و بە کەسوکاری شەی کوڕووکچی شەید بە دیاری وەریکردن سلفەی عقاری پێ زیادکەن چونکە پرۆسەی ئاوادانی لادیەکان لە ڕابردوودا بە 15 میلیۆن سەرکەوتوو بوو ئەمە 5 میلیۆنی بۆ زیاد کرا ئەمە لە چی پرۆژەی تەشغیلی خرایە سەر ئیستثماری و بۆ نمونە پرۆژەی پەرەپێدوانی تواناسازی ئەوەی لاوان بەبێت تەسکەی حزبی بنێرێتە زانکۆکانی دنیا تەجروبەیەکی سەرکەوتوو بوو گەشەما پێدا هەڵمەتی دروستکردنی قوتابخانەکان تەرخانکردنی بودجەیەک بۆ ناوچەکانی کێشە لەسەر تەرخانکردنی 100 میلیارد بۆ ئەو شار و شارۆچکانەی کە لە سەردەمی ڕژێما تووشی کاولکاری هاتوون زیادکردنی موچەی پۆلیس و ئاسایش و توێژی خاوەن پێداوی چەتابەتەکان لە هەمووی گرنگتر بە تەرحی ئێمە کەمکردنەوەی موچەی پەرلەمانتاران هەموو ئەمانە هاتەکایەوە لە ڕاستیدا ئەمە بەشێکە لە ڕاستکردنەوەی ئەو نابەرابەری کە لە ڕابردوودا هەبووە ئێمە پێویستمان بە یەکەیە ئەگی ناتوە بڵێ هەموو شتێک بە دڵی منە ئەمە بەو جۆرە نیە و تۆ پێ دوابێ لە پرۆژەیەکە کە زیاد لە 150 لاپەڕێەوە هەزاران پرۆژەیە و هەزاران عینوانە بڵێ گرفتی تێدانە خەلەلی تێدانە بەڵێ تێیدایە کەم و کوڕی تێیدایە بەڵام سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان و سیاسەتی پەرلەمانی کوردستان سیاسەتی دابینکردنی دادپەروەری و عەدالەتی کۆمەڵایەتی و بەدیهێنانی ئەو خواستانەیە کە خەڵکەیە مەبەستەکە ئەوەیە سیاسەتێک کە خزمەت ئەکا بە ئایدۆلۆژیا و بە حزب ئەو سیاسەتە تێپەڕێت سیاسەتێک ئەگیرێتە بەر پشتبەرچن بە بەرژەوەندی خەڵک بە گەشەپێدانی ئابووری ئەمە دەستمان پێکردووە ومێ دەکەین ئێمە بتوانین بەرچاوڕوونی زیاتریانی لە دیدگای ئایدۆلۆژی و سیاسیەوە نەڕوانینە هەموو ئەو مەسەلانە لە دیدگایەکی گشتیەوە قسە لەسەر دادپەروەریە کوێستان خانیانی ڕخنەیە کە لە ئێوە ژێری ئەوش ئەوەیە کە ئێوە بەردەوام
لە سەنگەرگرتنان بۆ هەر پرۆژەیەکە لەسی کوردستان وەسی دەسات لە پەرلەمانە تێکاو لەسەر مەسەلەی بوجەوە کۆمەڵێک ئیجاباتی گرنگ لەم بودجە هەیە ئێوە نایخوێنەوە بۆ نمونە ئەوانەی کە کاکسەر ئاماژەی پێکرد لە تەخسیسکردنی ژمارێکی زۆر لە بڕی پارەی خەملێنراو بۆ خزمەتکردنی چین و تۆشە جیاوازەکانی کۆمەلگا بۆ نمونە 45 ملیارد دینار تەرخان کراوە بۆ کەرتی تەندروستی 25 ملیارد تەرخان کراوە بۆ پێدانی پارە بەو گەنجانەی کە تازە ئەکەونە سەرکار و وەکو بۆەوەی بێت بە خاوەنی کارێک و مەشروعێکی پێ بکات بۆ نمونە لە سلێمانی پارکی هەواری شارکەیەکێکە بێت لە پارکە گەورەکان لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەموو ئەمانە نقاتی گرنگ و خاڵی بەهێزی ئەم بودجێن ئێوە چاوپۆشی لەکەن و باسی ناکەن بە پێچەوانەوە تەنها خاکار لەسەر کەم و کوڕەکانەکەن. بەڵێ دیارە خۆی یەکەم دروستکردنی باخچە و جادە قیرتاوکردن و پارەی قەرز بە خەڵکو و ئەوانە کاری ئیشی خۆیەتی حکومە دەگەرەوە نەکات چی ئەکا لەبەرەوە ئۆپۆزیسیۆن ئیشی نییە بە شان و باڵی حکومەتا هەڵبات نەک ئۆپۆزیسیۆن من بەڵێ وەڵامی هەمووی تێمەوە هەر ئەندامی پەرلەمان نابێت بە شان و باڵی حکومەتا بێ وەکو کاکسارەر خۆی باسی کرد نەبێتە محامی حکومەت ئەندامی پەرلەمانە بێ کەم و کورتەکان ببینێت بێ کەم و کورتەکان ببینێت پەنجەی بخاتە سەر و هەوڵ بات پرۆژەی هەبێ بۆ چاکسازی بۆ چاکردنی ئەندامی پەرلەمان ئیشی ئەوەیە بە دوواداچوون بکات بۆ بە هەدەردانی سامانی گشتی و بۆ گەندەڵی و بێ چاکسازی تیا بکات دیارە ئەو مەسەلانی کاکسالار باسی کرد سرفەی عەقار و زەواج و هەموو ئەو مەسەلانە ئەوانە پرۆژەی ئۆپۆزیسیۆن بووە لە مانگی نۆی ساڵی 2009 هەموو ئەوانە بە پرۆژەی مەتەقدیم ماکرۆبوانی زیندانی سیاسیشەوە خۆشبەختانە لە بودجەی دیارە ساڵی 2010 کە کاتێکی زۆری خان ئێمە هەموو ئەم قسانەمان کردووە و شەڕمان لەسەر کردو بەڵام بەداخەوە کاتە لیستی کوردستانی بەڵێ هەمووی پرۆژێ ئەمە بۆ هەمووی پرۆژەی هەبووە لە ساڵی 2010 ئەڵێ بەشەکەی خۆم ئەخۆم و بەشەکەی تۆش بۆ خۆم لە ڕاستیدا ئێمە سوپاسان نەکەین ئەگەر شتە باشەکان بۆ خۆشتان بگێڕنەوە هەر هیچ نەبێ شایەتیدانە کە ئەم بودجەیەشتی باشی تایە ئینجازی تایە بۆ کۆمەڵانی ئەرکی پەرلەمانی کوردستان و ئەرکی پەرلەمانتار هەڵسەنگاندن لە ڕاستە دیوە ئیجابیەکە وەکو خۆی ببینێ دیوە سەلبیەکەش بە وەکو خۆی بینێ لە سیستەمی دیموکراسیا پەیوەندی نێوان پەرلەمان و حکوومەت پەیوەندێکی هەمان ئامێز و تەواوکراوە نەک پەیوەندی سەنگەر لە یەکگرتن و حساب بۆ یەکتر نەکردن و نەخوێندنەوەی ئەجندا و بەرنامەیە ئەو نەفەسە تا ئێستا لای بەداخەوە لای خودی کوێستانخان بەو جۆرە خوێندنەوەی بۆ ئەەکەم لە ڕاستیدا تا ئەو کاتەی کە بەڵێ ئەگەر پرۆژەی ئەوان بێشتی باشی تێدایە پرۆژەی ئەوان هەبێ ئیتر بەرامبەرەکانی کوێرن کەڕن هیچ ئایدیا و ڕوئیا و بەرنامە و استراتیژێکیان نییە کاکسەر باس لەوەکرێت کە لۆدەشی گەورەی کارمەندی حیزبی لەسەر وەزارەتی دارایی ئەمەش واکات کە ئەم بودجەی وەزارەتی دارایی ئەوەندە گەورە بێت 4 هێندەی بودجەی وەزارەتی پێشمەرگە بێت لە کاتێکە ژمارەی فەرمانبەرەکانی وەزارەتی پێشمەرگە 4 هێندەی ژماری فەرمانبەرەکانی وەزارەتی داراییە بەڵێ دیارە وەزارەتی دارایی محاسبی حکوومەتە و سندوقی حکوومەتە لە ڕاستیدا و هەندێک پرسەیە پەیوەندی بە وەزارەتەکانی تریشەوە دوجارە تێچە وەزارەتی مالیە و ئەوەشی پەیوەندی بەو دۆخەوە هەیە کە هێشتا کە کۆمەڵێک کەوادری حزب موچە لە حکوومەت وەرەگەن بێگومان لە ڕێگەی وەزارەتی داراییەوە دابین ئەکرێت کە ئێمە ئومێدەوارین لە ڕابردوودا ئەمەت بە تەواوەتی بسرێتەوە کە پەیوەندی بە دۆخێکەوە هەیە لە ڕابردوودا ڕووی داوە و ئێستاکە بە بەرنامە کار لەسەر کەمکردنەوە تا ئاسی نزیکبوونەوە لە ڕاستیدا ئەمە پەیوەندی بەو مەسلەیەوە نییە پەیوەندی بەوە هەیە تا چەند ئێمە ئەتوانین ئەوەی ئیمکانە بەدی بهێنین ئەوەی پەیوەندی بە مەسلەی 2% بودجەی تەشغیلیەوە بوو خاتوکێسان ئاماژەی پێکرد لە ڕاستیدا ئەوە لە چوارچێوەی سیاسەتی پیاچوونەوەی دەخل بوو ڕاستە هەمووی بۆ پرۆژەی ئیسtismاری نەبوو بەڵام مەسلەی سلفەی زەواج و سلفەی عەقار و پرۆژەی تواناسازی و هەڵمەتی قوتابخانەکان و دابینکردنی 100 ملیار بۆ ناوچەکانی کێشە لەسەر و دابینکردنی پارە بۆ سندوقی زەراعی و کشتتوکاڵی و ئەم مەسەلانە لە ڕاستیدا ئەمە جۆرێکی ترە لە پیاچوونەوەیەکی تر لە کەمکردنەوەی ئەو بابەی کە پەیوەندی بە تەشغیلیەوە هەیە بۆ مەسلەی پیاچوونەوە بەشێکی باشی بۆ تەشغیلی چونکە نسبەتەکە لە 30 بۆ 70 تەشغیلی و 30 ئیسtismاری شتێکی گۆڕیوە لە ڕاستیدا ئەمە بە بەراورد بە پارساڵ چەند ڕقەمێک فەرقی کردووە لەو ڕانگەیەوە ئێمە ئەتوانین بڵێن ئەمە هەنگاوێکی باش بوو ئایا بۆ ساڵی داهاتوو ئەتوانین کۆمەڵەکە لێنی تر پڕکەینەوە ئومێدمان وایە بەچی بە چاودێریکردن و جێبەجێکردنی ئەو بەرنامەیە کە هەیە کۆمەڵێک هەنگاو نراوە کە ئەم هەنگاوانە
هەنگاوی بە پلەیە و کاک سەرار پێمانەڵێ هەنگاوێکە بۆ ئەوەی کە کۆتایی بهێنرێ بە باڵادەستی حیزە بەسەر بودجە و بەسەر ئەزمموی حکومڕانی کوردی و بەسەر پرۆژە گشتەکانی کۆمەلگای لەوانە مەسلەی توانەسازەیە کە کچ و کوڕی کورد چونتە دەرەوە بڕی 100 ملیۆن دلاری بۆ تەرخان کراوە و ئەمە بۆ هەمووانە بەبێ جیاوازی و تاعینکردن و دامەزراندنی کاربندەکانە بە پێی CV و کەفا ئەو کۆمەڵە پێوەری دیکەیە هەموو ئەمانە ئەومان پێناڵێ وردەوردە ئەم قۆناغە بەرەو باشتر ڕوا باشتر و تاگەین ئاستێکە بەڕاستی نمونەی حکوومەتێکی باش بنیاد بری بەڵێ دیارە هەیمنەی حیزب تا ئێستا بەسەر هەستی دەسەڵاتەکەی هەرێمەوە وازەح و هەیە و بەسەر دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی یاسادانان پلان و ئیرادێکی بەهێز هەیە بەڕای تۆ بۆ کۆتایی هێنان بەو دۆخە لەلایەن دەسەڵات و لەلایەن فراکسیۆنی کوردستانی ئەوە ئێرادەیەک ڕەنگە هەبێ بەس بەو بەهێزیە و بەو شێوازە گشتگیرێنیە کە لە ئایندەیەکی نزیکە ئەم هەیمنەیە زۆر کەم بکاتەوە نەخێر ڕەنگە بە تاک خەڵک هەبێ ئەوەی بوێ بەڵام ئەمە ئیرادەیەکی گشتگیر و ئیرادەیەکی بەهێز نییە. من ئەگەر لە ئیتاری بودجە دەرنەچین چکە نمونەی کە زۆرە ئەگەر هەر لەسەر مەسلەی بودجە ئێمە قسەی خۆمان بکەین ئێمە گەسەیت بکەین لە سا 22 ئەم بودجێ 22 زیاتریش کەسێک بۆ هێزەکانی ئاسایش و پێشمەرگە و ناوخۆڕوا کە ئەم سێهێزە تا ئێستا سێ هێزی نیشتیمانی نین تا ئێستا سێ هێزی حیزبین ئەمە وازەحە کە ئێستا لە پرۆسی چاکسازیە چ دەسەڵات ئێوێ ئیشی لەسەر بکات چ ئۆپۆزیسیۆنێ ئیشی لەسەر بکە لە ساڵ 22 ئەم بودجێ بۆ ئەم هێزانە ئەڕواتۆ کە سەیری ئەم بودجە قەبەیە ئەکەی بۆ ئەم هێزانە وا تەسەور ئەمە لە بودجەی تەژیلی بەتەنها کاتە کۆی بودجەی گشتی لە ساڵ 22 تۆ وا تەسەورەکەی لە بەردەمی 22 کۆی بودجەی تەژیلی بۆ هێزەکانی ئاسایش و ناوخۆ پێشمەرگەیە وا تەسەورەکەی تۆ لە بەردەمی شەڕێکی زۆر قورس و گەورەیە یای نیازە هەیە ناوچەدا بڕێنراوەکان بخەیتەوە سەر هەرێمی کوردستان لە کاتێکا وەک باسم کرد هێشتا موچەی هێزەکانی ناوخۆ ئاسایش و پێشمەرگە وەک مرکز نییە کە لەم بودجەیە ڕاستی ئەکاتەوە کە جارێکیکە پارە ئەچێتەوە سەر ئەم لە ساڵ 22 کە ئەم پارانە زیە ئەکرێت هەر وەک بەڕێز ئیشارەت پێیا کرد لە ساڵ 19 بودجە و کەسرێک بۆ وەزارەتی داراییە لە بەرامبەرە بۆ وەزارەتەکانی کشت و کاڵ و پیشەسازی و شارەوانی و گەشت و گوزار لە ساڵ 4 کەواتە من پێم وایە ئەو یەکەم ئەو هێزانە هێزی حیزبین ئەمە وازەح ڕەنگیایەوە لەم ئەخیریا و لەو پرۆژە چاکسازیش کە هەردوو لایەن پێشکەشیەکەن و قسەی لەسەرەکەن جگە لەوەی کە لە ساڵ 19 وەکو جەنابێ باسی کرد زۆرترین منحەی حیزب و ڕێکخراوەکان و کادری حیزبی بە هەموو حیزبەکانەوە لەم لە ساڵ 19 ئەڕوات لە بەرامبەرەکەی بەراوردی ئەەکەی بەو سێکتەرە گرنگانەی وەک کشت و کاڵ و پیشەسازی و گەشت و گوزار لە ساڵ 4 کەواتە هەیمنێ ئەگەر بیت بابەکانی کەژ ورکەیتەوە زۆر مەسای زۆر سپاس وەڵامە چێکاک لە سەدا 20 ڕقەمێکی گەورەیە 22 ڕقەمێکی گەورەیە بۆ هێزەکان ڕۆکە هێزی ئەڵە هێزی حیزبی و هێزی نیشتیمانی نیە لە کاتێکە بە مقابلی ئەمە بۆ کارتە گرنگەکانی گەشتیاری و کۆمەڵی کەرتی گرنگی دیکە لە سەدا 4 بەڵێ لە ڕاستیدا ئەو هێزانە هێزێکن ڕاستە لە بنەڕەتدا هەردوو حزبی دەسەڵاتدارێکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە ئاکامی شەڕی ناوخۆ حکوومەتەکە دابش بوو بۆ سەر دوو زۆنی سەوز و زرد بەڵام لە چوارچێوەی پرۆسەی یەکردنەوەدا ئەمەش جۆرێکی ترە لەو هەنگاوانە و ئەو هێزانە جێگەی تەقدیرن لە ڕاستیدا لە ڕابردوودا توانیویانە بەشێکی باش لە ئەمنێتی هەرێمی کوردستان بە بەراورد بە ناوچەکانی تری عێراق بپارێزن بەڵام حقیقەتێک هەیە لە ڕابردوودا ئێمە لەبەر ئەوەی هیچ سەرچاوەیەکی تری داهات نەبووە خۆبژێنی نەبووە ئەمانە هێزی حیزبینە هێزی نیشتیمانی ئەم بودجێ بۆ زەخمە بۆچی بۆم هێزانە وەڵامی هەردوو پرسیارەکەت دەمەوە فترەیەک لە فترەکان حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانە ژیانی خەڵک باش بکات هاتووە دایمەزراندووە بەبێ پلان بەبێ بەرنامە لە سەردەمی دوو ئیدارەیدا تاوەکو ئەم دوایانەش ئەمە بارگرانی گەورەی بۆ سەر بودجەی هەرێمی کوردستان دروست کردووە و ئەمە خۆ نەبوو ئێستاکە بودجەی تەشغیلی 70% و بودجەی ئیستثماری 30% کە لە وڵاتە پێشکەوتەکانی دنیاە معادلەکە پێچەوانەیە ئەمە پەیوەندی بەو دۆخە هەوەیە لە ڕابردووە بەڵام ئێستاکە لە بەرامبەر ئەوەی تۆ 25,000 میلاکات بە پێی پێویستی دادەمەزرێنی لە بەرامبەرە کۆمەڵێ پرۆژەی گرنگ کۆمەڵێ بوژمەی گرنگی باش تەرخانەکەی بۆ سێکتەرەکانی بەرهەم و بەرهێنان و پشتبەستن بە بەڵامی پرۆژە لە سەدا 4 بۆ کەتی پێشەسازی و بۆ کەرتی گەشتەری لە هەرێمی کوردستانە کە هیچێک لە
بابەتە هەرە گرنگەکانی هەرێمی کوردستان گەشتیاری بە حکمی سروشتی ناوچەکە لە سەدا 4 بۆ کەرتی گەشتیاری بۆ هەر سێکەرتەکە بەڵام پیشەسازی شارەوانی گەشت ئایا مەطلبی خەڵک دامەزراندن نییە جێکردنەوە نییە پشکنیە لە ناو ئەم بوجە گشتێدا و ئایا ئەو ڕقەمەی کە جەنابەت باسیەکەی بۆ قۆناغێک ئەگەر بەردەوام بین لەسەری وەکو بنەمایەک بۆ ئایندەیە بۆ پرۆژەیەکی 5 ساڵی تر ئەم ڕقەمە ناکاتە ڕقەمی 20% ئەمانە پرۆسەیەکن بەردەوامی هەیە ئێمە وەکو ئاماژەمان پێکرد مخەلەفاتێکی زۆرمان لە ڕابردوودا بۆ بەجێ ماوە ئێستا کە لەم ساتە وەختەدا ئەبێ هەموو هێز و لایەنەکان خۆیان بە مەسئول بزانن لە بەرامبەر ئەم دۆخە و بەدیهێنانی خواستی خەڵک ئەگەر قسە لەسەر ئەوە بێ بۆ بوجەکە 70% ئەم ساڵ تەشغیلی 70% و بەرهێناسی لە سەتە کۆتایی دنیاە فەرم و دۆخی هەرێمی کوردستان وایە و ئەمەش بەرنامەکەیە ئەوەش بوجەکەیە بۆ جۆرە هەم بۆ مەجای ئیستثماری هەم بۆ مەجای تەشغیلیش خراوەتە بەردەست کۆمەڵانی خەڵکی کوردستان سەرنج و تێبینی و ڕاکانی زۆر لایەن و زۆر شارەزای بواری ئابووری وەرگیراوە و ئێمەش خۆشمان بەشێکی باش شەڕمان کردووە لەسەر ساختکردنەوەی کۆمەڵێ پرسپەیوەندی بە بوجەکە و بە پرۆژەوە هەبوو کەتاب بوو بە یاسا لە ڕاستیدا راپۆرتی هەر نۆزدە لیژنەکەی پەرلەمانی کوردستان ئەبێ بە نەزەری اعتیبار وەرگرێ گفتوگۆکانی ناو پەرلەمانی کوردستان کە 17 دانیشتنی بۆ کراوە و چەندین سەعات دانیشتنی شەو ڕۆژی بۆ کراوە و هەموو ئەوانە ڕاست کراونەتەوە نەک ئەوەی یەک قەوسم بیتێ نەک ئەوەی بەبێ ئەوەی حرفێک لەسەر بوجەکە هەبێ بڵێ وڵا ئەم بوجە بە خەڵک نایە ئەبێ بگەڕێتەوە بۆ حکوومەت و خۆشت ئامادە نەکەی کە بڵێ من ئەجندام هەیە بۆ گەنجان بۆ مەسلەی تواناسازی بۆ سلفەی عقار جێی تا بکەمەوە یەکسەر چەپ و ڕاستی بەستەدابێنی ئەمە حکوومەت خۆی بڕواشاکی کاتەوە لە کاتێکە تۆ چاوەڕوانی حکوومەت بین نەخێر ئێمە ئیرادەی خۆمان لەسەر پرۆژەکات ئەوەی ئیمکان بێ بەدی ئەهێنین و ئیشی لەسەرەکەین ئەوەی خواستی خەڵکە خواستی داواکانی ئۆپۆزیسیۆنەکانیشترا لە بوجە جێکرا بەڵێ دیارە کاکسالار دووجار باسی ئەوەی کرد کە ئێمە بێ دیراسە و بێ هیچ شتێکدا هەمان کرۆم بجێ بگەڕێتەوە نەخێر ئێمە هەموو کۆمەڵانی خەڵگەزان ساڵی پاریش و ئەم ساڵیش باشترین دیراسی بوجەمان کردووە ئێمە لە بوجەی ساڵی 2011 لە سێ بوارە سێ لیژنەی پسپۆر و مختص دانیشتوون راپۆرتیان بۆ ئێمە ئامادە کردووە لیژنەیەک کە لە خەڵکی شارەزا خەڵکی پسپۆر لە ناو حکوومەتە راپۆرتیشان بۆ ئامادە کردوون لەسەر کەلێنەکانی بوجە راپۆرتێکیان کۆمەڵێک ئەندازیار و خەڵکی پسپۆر راپۆرتیان بۆ ئامادە کردوون لەسەر پرۆژەکان لیژنەیەکی کە لەسەر بودجەی تەشغیلی هەمووی بە راپۆرت و بە وردەکاری هەموو ئەمانە مناقەشەمان کردووە لە ناو پەرلەمانە دوجار کە سەیرەکەی ئەم بودجێ ئەم هەموو کەم و کورتی و کەلێنەی هەیە و ئەمە بە دڵنیاییەوە مادام حکوومەت ئەم بودجەی داڕشتووە ئەمە لە ناو حکوومەتە لیژنەیەک هەیە بۆ داڕشتنی بودجە ئەمە لە خۆیەوە نەهاتووە من بێم دەستکاری شوێنێکی بودجە بکەم شوێنێکی کە ئەگۆڕێ ئەمە ئەندامێکی پەرلەمان ئەم وردەکاریە نازانێت چی ئەم وردەکاریە کوێستاخانی مەکاتی بەرنامەکەمان تەواو بوو کاک سەلار بەر لە تەوابوون ئەگەر بە جملەیەک چەند جملەیەک بتێ شتێک بڵێ یا شتێک بەلاتەوە گەرنگ بێ کۆمنتێکتە بێ ئێمە لە دۆخەکان لە ڕاستیدا هەمومان پێویستمان بە سەرخستنی پرۆسی دیموکراسی و ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانە و پرۆژەی هەمەلایەنە هەیە بۆ چاکسازی و مەسلەی بوجەژێکێک بوو لەو هەنگاوانەی کە ئێمە هەریج نەبێت جەدەلێکی قوڵ و جەدەلێکی زەمیلانەمان دروست کرد لە ناو پەرلەمانی کوردستان کۆمەڵێک پرۆژەی گرنگمان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان پێکەوە بەدەستهێنا و کۆمەڵێک ئینجازی گەورە لە پرۆژەی بوجەدا هەبوو بە بەراورد بە ساڵانی ڕاک بچون کە هەڵسەنگاندن ڕخنەگرتن بریدێ لە هەڵسەنگاندن ئەوەی ئیمکانە لە نێوان ڕابردوو بۆ ئێستا بۆ داهاتوو ئومێ دەکەین ئەمانە بچنە چوارچێوەی سەرخستنی ئەو پرۆسەی کە لە هەرێمی کوردستانە بە ئاراستەی شەفافیەت و دیموکراسیەت و بەدیهێنانی خواستەکانی خەڵکو و چەسپاندنی عەدالەتی کۆمەڵایەتیەوە من دوا قسەم ئەوەیە کە بەڵێ ئەم بودجەیە لەگەڵ ئەو دەستکەوتانی کە کاکسالار باسی کرد کە پێکەوە کردومانە ئەوەیە ئەم بودجەیە بە ڕێژەیەکی بەرچاو داهاتی گشتی تیا بەهدەردراوە ئەم بودجەیە ناشەفافی و ناڕوونی و کەمی و نادیاری داهاتەکان تایە لەناو ئەم بودجەیە پرۆژەی استراتیجیتیانە لەناو ئەم پرۆژەیە زۆر کەم هەوڵ درراوە بۆ کەمکردنەوەی بێکاری هەژاری بژانەوەی ژێرخانی ئابووری بژانەوەی گوندەکان و کردی کشتتوکان زۆر سپاس بەڵە بینانی بەڕێز بەرنامەکەمان کۆتایی هات کە گفتوگۆکردن بۆ لەسەر مەسەلەی بوجە لە هەرێمی کوردستان بە میوانداری هەرێک لە بەڕێزان کاک سالار محەموود ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کوردستانی و بەڕێز شوێستان محەممەد ئەندامی پەرلەمان لە فراکسیۆنی گۆران بەخێراتتانەکەم.